ناخت پڕ بێ لە خۆشەویستی بۆ دولبەرەکەت گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرا گەردەتەوێ لە ڕۆژە وشک و گەرمەکانی ژیانت ناخت فێنک بکەیتەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرا گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرا دنیایەک سڵاو و ڕێز بیسەرانی ڕادیۆی میلی گەڕیان بینەرانی گەڕیان میدیا بینەرانی گەڕانێزی لە تەلەڤیزیۆنی گەڕیان کە هەموو ئەم کەناڵی کە ناوی گەڕیان میدیا هەمووی کەناڵێکی خۆبەخۆی سەربەخۆی ئەهلی فەقیرانەیە بۆ خزمەتی هونەری میلی و بۆ خزمەتی کولتوری نەتەوەکەمان لەم خانە بچووکەوە هەوڵێن گەورەترین خزمەت بکەین لەم جوگرافیا بچووکەوە کە ئەم شوێنە کولتوریەمان پێکەوە ناوە ئەمانەیە خزمەتی نەتەوەکەمان بکەین لەم کات و ساتەیە کە دنیا پڕ بۆ لە قەیران و نەهامەتی و ناخۆشی هونەرمەندانەوەی کە پیانە هونەرەکانەی بەخشن بە ئێوە بەس بۆی دڵیەوە خۆش بکەن و بتوانن ساتێک بزە و خەندە و خۆشی بگەڕێنەوە بۆ سەر لێوی ئەو خەڵکی کە هەموو خەندە و خۆشیێکی لێتۆراوە سڵاو ڕێز بۆ ئێوە میێوارەیە لە بەرنامەی نوێی هونەرستانە هاتوومەتەوە خزمەتتان لەگەڵ کۆمەڵی میوانی زۆر جوان و زۆر ناودار و زۆر بەڕێزە میوانی ئەمڕۆی بەرنامە هونەرمەندی ناودار و دەنگخۆش و دەنگزوڵاڵ هونەرمەندی گەرمیان و کوێستا من هەروام ناوناوە لەبەرەوەی لە هەموو هونەرەکانە سەری لێ دەرەچێت کە ئەویش هونەرمەندی دەنگخۆش و دەنگزوڵاڵ ئیحسان زیرەکە کاگە ئیحسانجانیە خۆ بەخێر بیت زۆر سپاس کاک جەزاگیان من هەروەها سوپاسی جەنابتانەکەم بۆ ئەم بەرنامە جوان و ڕەسن و قنجیلانەیە و ئەو کاگالانی خۆشەویست کاکە جوان ڕۆی باڵەبان و جەنابەت کاکە حەمەی ڕعنا و کاکە سەردار بەوج لە کوردی بۆ لیباسە جوانانەوە خۆم بە بەختەوەر و خۆشحاڵ دەزانم کە بتوانین ئەمڕۆ بەرنمەیەکی کوردانە و ڕەسەن پێشکەش بۆ و جۆگرە خۆشەویستانە بکەین کە دەنگی کوردی و دەنگی ڕەسەنیان لا خۆش و لا بە چێژە پێشکەشیان کەنی بۆ چەند ساتێکی بزە و خەندە بخینە سەر لێوەکانیان یاخۆ بەخێربی ستۆدیۆکانی ئێمە زیاتر جوانتر کرد بەخێراتی دوو کەسایەتی زۆر ناودار و زۆر گێرینی ئەم شاراکەم زۆر خۆشەویست و زۆر ئازیز و برای گەورەم کاک سەدار جەلال و کاکە حەمەی ڕعنا هەتا نەڵێ حەمەی ڕعنا نابێت ئەو نازناو جوانەکەیەتی بەو پیاوە جوانە کەلتوریانە کە زۆر کار و چالاکی کەلتوریەکانی ئێمە هەمیشە پشتیوان و پشت و پەنامانن یاخوا بەخێر بێنێەوە و هەروەها دوو هونەرمەندی ناودار کە هەردووچیان خۆیان لە خۆیان دنیایەکەن لە مۆسیقای ڕەسەنی کوردی کاگالان کەس نی ئالان ڕەفیق نەناسێ بە زەربە جوانەکەی کە دنیای تەکنیک و تەکنەوازی کە ئێرانیا لە بە ئامێرەکەی کات کە سەری کوردی بەرزکرێتەوە بۆ ئامێرە جوانە بۆ هونەرە جوانەی جوانڕووی باڵەبان کە توان بڵێم سەفیری مۆسیقای فۆلکلۆر و میلیە کە بۆ ئامێرەیەوە بۆ جلوبەرگە کوردیەوە بە کوڵەباڵ و بە مشیەوە ئەو هونەرەی گەیاندە ئەمریکا و وڵاتان و ئەوروپا و دەوڵەتە عەرەبیەکان و مێرەجانی بابل کە بەڕاستی ئەمانە مشت جێگەیشان نازیێ بەخێر بێنێ خواموتان جارەبەری خۆشەویستان وەکو پێتان دەڵێم هەموو کەف و کوڵیان نەزانم مەگەر بە هونەرێکی جوان دامرچێتەوە بەڕاستی هەر زووە چینە لای ئەو شەمشاڵە کوردەواری کاکە جوانڕۆ یەکەم بەرهەممان بەرهەمێکی میلیە بێت بە دەنە زوڵاڵەکەی هونەرمەندی خۆشەویست ئیحسان زیرەک کە ئەوەنە زیرەکە ماشەڵڵا لە هەموو هونەرەکانە ئەوە دوای خۆتان لە بەرنامەکەی بینن کە چۆن گەشتێکەکە لەو هونەرە لەو پەڕی هەورامانەوە بۆ ئەو پەڕی کوێستان و گەرمیان و بۆ مەقاماتی گەرمیان و حەسەن زیرەک و ماملی و دەنگی بۆ هەمووی گونجاوە یاخۆ بەخێر بن سپاس جوان ڕۆژان خۆشەویستانە بەرنامەش ڕاستەوخۆ پێشکەشەکرێ خۆشبەختانەم ڕۆژمارێکی مۆبایلی ئاسیاشمان زیاد کردووە ئەتوانیەوەش لە کاتی بەرنمەکەی هەتەمە خۆیان ئامادەکەن ژمارەکانتان بۆ خوێنمەوە 0
1970 471 52 64 جارە بە ئەوەیەنەکەی قەتەکردووە تاکو داخلە بیت 0 1950 35 هەروەها ژمارە مۆبایلی 0 1970 75 بەم ژمارانە توان پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە زۆر سپاسانەکەم. چەندی لە ئۆپا چەندی لە ماجەرایە هەوە جەمعێ گوڵان دەهات نەکن مندیان گودوەرە شەرعێمان بکە بزانە کێ هەمان جوانترین لەوێ کاو لە دنیایە هەوە دەمگوت گوڵینە شەرعێوا بە من ناکرێ شەرعێوا بم بچنەکن پشۆکەی بای شەماڵی ئەو شەو گەڕە دەگەڕێتەوە لە کوێستانی دەبا سەفایە بچنەکن پشۆکەی بای شەماڵێ و شەو گەڕە دەگەڕێتەوە لە کوێستانی دەبا سەفایە ئەوە جەمێ گوڵان پۆڵبەست دەبوون سوێسنێ دەیگوت بە هەڵاڵێ هەڵاڵم دەیگوت بە بەیبوونێ بەیبوونێم دەیگوت بە شلێرێ شلێرێم دەیگوت بە شەش پەڕێ هەوە دەیان نالەکن خوپەنی شەنگە بیزایە پۆڵبەست دەبوونەوە دەچوونەکن پشۆکەی بای شەماڵی شەماڵ دەیگوت شەماڵ وەرە شەرعێمان بکە بزانە کێ هەمان جوانترین لەوێ کاو لە دنیایە ئەگەر شەرعێمان بگۆڕی پێناو دارمامی لەسەر بەردەکەی سەخرەتوڵایە ئارێ های گلۆی مەدارە لە من گەلۆ هەمووتان جوانن هەمووتان شۆخن بەڵام لاڵبم ئەگەر دوو ڕۆژان بارانی لێ نەداسی دەبنەوە لە بەرگەرمایە بەڵام سوورە گوڵێک هەیە لە باغی شەدادی ئەو سوورە گوڵا ساڵدەری دوازدەی مانگ لە میزاجێکی دایە ئەوانیشیانەوە لەگەڵ بێ نابنەوە بە خاڵێکی شیرین لەیلایە هەرێ های گەلۆی
خاڵێ خاڵم خاڵ بڕوتەوە تا کەیدانیشم وەی بەلای شوتەوە تا کەیدانیشم من بەلای شوتەوە هرديت وداياتي مورم لداياكايا يا ريتني صاير مايا هاشم لداياكايا يا ريتني ويختايا هاشم لداياكايا هروي وي وي خالي خالي خال بروتايا هروي وي وي خالي خالي خال بروتايا نيشم كبلاي شوتايا تاكيدا نيشم من بلاي شوتايا حول ذبويا دايا دمي وشنيقم كاياوي حول ذبويا دايا دمي ودايا سمي كاياوي وي 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 خالي خالي خال بروتايا وي 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 خالي خالي خال وردا ريضا اسوا بقيضا يا دي قلشي ايامي الصواب قيضايا ريوشين ذي كريدايا الصواب قيضايا دوا ريوشين ذي كريدايا الصواب قيضايا دوا ريوشين ذي كريدايا دەستان خۆش بێ بەڕاستی نازانم چی بڵێم نازانم دەستخۆشی لە کاکە جوان ڕۆژیانەکەم وەکو عەزیز وێستی هونەرمەندی خۆشەویست وتی نازانم جوانڕێی باڵەبان بوو ئێستا شمشاڵی شیاتە سەر ئەو شمشاڵە جوانە کوردەواریە شمشاڵی قالەمەڕە بۆ شێوە جوانە خۆی شمشاڵە ناوی شمشاڵی قالەمەڕە نەبوو بەڵام تازەمە پێڵێن شمشاڵی قالەمەڕە چکۆ بوو بۆ سیمبۆلی مۆسیقای میلی دەست خۆشکا گالانجیان دەم خۆشکا کەحسانجان زۆر سپاس خۆشەویستانم ئەم بەرنامەی ئەمڕۆ بەرنامەی هاوڕێی پێشکەشکارم هونەرمەندی میلی کاکە هیوا عێراقیە بەس ئەمڕۆ بەداخەوە دیارە بەهۆی هۆکارێکی تایبەتەوە نەیتوانی ئامادە بێت دیارە درەنگ کەوت لە ئەوی کە بێتە ناو بەرنامەکەەوە من لە وەکیلی ئەو بەرنامەکە پێشکەشەکەم ئەمڕۆ میوانداری لە میوانە خۆشەویستەکان مەکەم کاک سامان کەریم لە هۆڵنداوە سڵاو لە کاک جەزا و میوانە بەڕێزەکانی زۆر زۆر سپاس کاک پشتیوان عومەرەوە لەم سەردەمە تاڵەدا کاک جەزا تۆ بۆ ئەوە نەشیرینی سپاس دەکەم بە قوربانە دەستخۆشیتان لێکەم وەکو نوێنەری ڕێکخراوی کەلتوری گەڵا لە پاریس لێرەوە تا پاریس سڵاو بۆ تۆ کاک پشتیوانجان کاک سامان کەریم ئەڵێ دەنگ و دەستان خۆش بێت کاک ئەحمەد خۆشناوەتی سڵاو ڕێز بۆ ئێوەی خۆشەویست و مامەزەزا زۆر سپاس کاک ئەحمەد خۆشناوەتی ماندووی لە هەموو ماماندووتر لەم بەرنامانەیە زۆر زۆر سپاس دەکەم
کاک سامانکەری مەڵە خۆشترین بەرنامەیە لە هەموو کوردستان میلەت هەمووی تێکچوو بە دەست دوو حیزب و ئەوە ناڵم باس سیاست ناکەین ئەڵەمە گەیان بەرنامانە مێشتی خەڵک تۆزیان سوودە بکە ئەو شتی تریشی زۆر کە ڕاستەکە بەڕاستی دنیا پڕبوو لە قەیران و هەموو دیارە چێ قەیرانەکان دروستەکە و چێ قڕکرێەوە بەسەر میلەتەیە بەڵام ئێمەمانە دڵیەوە خۆشکەین با دووتان خێنەوە لەو فۆزایە سڵاو لە هەمووان کاکجزا و بەڕێزەی زاربەکە لێە جاران برادرم بوو لەگەڵ ئاریفۆزی ڕێزمێ بۆی ناویم بیر چێتەوە کاگالان ڕفیقا کاکە سامانجیان لێرە تا وەڵندا سڵاو لێبێت ئەوە کاک ئەحمەد خۆشناوەتیش وەڵامی یاوەتەوە کاگە دریستی بێداران دەستان خۆش بێت زۆر سپاس کاگە دریزگیان بە ناوی ئەم ستافارە مویە و پرسە و سەرخۆشی خۆمان ڕاستەی تۆکەین بەهۆی لە دەزانی دایکی بەڕێستان کۆسی دوایی دایکێت کۆسێکی ناخۆش بۆ هەمومان کاگە دریستی بێداران بەرنمەکانی دەست پێکاتەوە دوایەوەی کە پرسەی هەبوو بەهۆی ئەوەی کە دایکی ماڵاوایی دێکردین ڕۆحی شاد بێت جێگەی باش بێت کاک سامانکەرێم ئەڵێ من لە وەڵنداوە زۆر دڵخۆشم ئەم بەرنمەیە ئەو گۆرانیان نبینم زۆر زۆر سپاس کاکە خۆشەویستەکەم کاک سامانجیان من نامێک کات بگرم کاک ئەحسانجیان ئەو زیرەکە پڕ بە پێستی خۆتە ینی بەسن ئەگەر بەوەش نەبێت کە لەبەری تەقلیدی حەسەن زیرەکە کردێتەوە ناوێن ناوی زیرەک بەڕێی من هەر تۆ زیرەکی زۆر زۆر بە هەموو معناکان لای من وەکو هونەرمەندێک وەکوی کە لە قەدری ناڵم زەڕەنگەرم بەس قەدری زێر بزانم بەڕاستی یعنی دەنگی تۆ لە هەموو ئەو پیاوانانە دەرچۆ کە باسێکم ینی مەودای دەنگە ماشەڵڵا دەنگێکی زۆر زۆر پاک زۆر خۆش وە زیرەکی خۆت لە بەرکردنی گۆرانیەکان ماشەڵڵا هەموو میلۆدیۆ لەبەرە بەسەکەڵی مەقامات هەموو مەقامەکان زۆربەی زۆری شارەزایگە بڵم هەمووشی نەبێتوان بڵم لە ساڵانەوەی شارەزای ئەمانە زیاتر وەکو من بزانم سەرەتا ڕەنگە لەوانی یعنی بیداد وا بوو یەسەر تەقلیدی حەسەن زیرەک و لە حەسەن زیرەک و حەزە لە گۆرانی کرد یا وەکو خۆتان نزیکیتان لە گەرمیان لە حسێن عەلی و گەرمیانەکانەوە زیاتر وڵا من کاک جەزا سەرەتا هەر بەدەنگی ئەو هونەرە گەورەی مامۆستا حەسەن زیرەک هاتمە ناو دنیای هونەرەوە دوای ئەوەش گوێمەگر لەو هونەرمەندە کۆچکردوانێتر کە ڕەفیقی مامۆستای خوا لێ خۆشبوون هونەرمەندە گەورەکان وەکو مامۆستا ماملێ و مامۆستا سێری ئەزیێری کوردستانی و مامۆستا حوسێن عەلی و مامۆستا عەلی مەردان و مامۆستا سڵاح داودە و هەروەها کاک سابیر کوردستانی خوا بیان بەخشی ئەوانەی کە ناویانم مێنا دیارە ئەو هونەرمەندانەیش زۆر کاریگەریان هەبوو بەسەر بە حکومەوەی من تێکەڵ ئەو هونەرە ڕەسەنە بووم ئەو جۆرە دەنگانەیشم بەلاوە زۆر پیرۆز بوو وەکو زێڕ و گەوهەر وا بوو بۆیە سوودم لێ بینیون ئەو هونەرانەم پێ خۆشە لەڕێ ئەو قوتاپە خانە گەورەی ئەو هونەرمەندانە و من شتێک فێر هونەر بوومە یاخوا تەمەندرێژ بیت بە تایبەت گەرمیڵم زیرەکەی خۆ دوای کردنەیەکە لە مەقاماتی ڕەسەنی کوردی بەڕاستی بەڕێی من تەنها حەسەن زیرەکیش زۆر حەزی لە هونەری گەرمیان بووێنی من هەستم پێکردووە لە هەندێک میلۆدیەکانە ڕێک ئەو تاابێ گەرمیان چکە حەسەن زیرەک گەڕی دەبووە زۆر جات پێمەڵن باشە وەکو مۆسیقی دێمە پرسام کاکە هی ئەو گەڕانە زۆرەی بۆ حەسەن زیرەک مەسەڵەن کە هاتوۆتە کەرکووک لەگەڵ نایەکەی ئەحمەد داودەوانە بە شێوەیە گۆرانیتوە لەگەڵ هاتوۆتە لەگەڵ مام حەسەنی نەیە بە نوعی کتر وتێتی کە لەگەڵ ئیزگەی بەغایە بۆ خۆتان زان مۆسیقاکان تۆزە شێوازی عەرەبی پێوە دیارە ئەمیش ڕێک لەگەڵ ئەوە خۆی گونجاندووە لەگەڵ مۆسیقاکانی ئێرانیشە خۆتان نەزان چەند شاکارێکی جوانی پێشکەش کردووە لەگەڵ مۆسیقای ئازەریە ئەو گۆرانی تورکیەکەی لەگەڵ ئەو خانمەکەیە دکتۆرەکەی وانە بێت لە هەموو شێوەیە خۆی گونجاندووە تۆش بەخوا ئەمان شێوە دیا خۆ تەمەندرێژ بیت ئەسا بچینە لای زیرەچێک یا ماملێمان چیمان حەزەکە فاتمۆچێکە بوو ئەچینە لای فاتمۆچێک ئەگەر لە دەنگە ئێوە چۆن لێچێنەوە ئەم بزەوەدەوەنی وڵە تەقلیدی حەسەن بەس ماشەڵڵا بە مۆرچێکی جوانی ئەوە کوردانە گۆرانەکەڵە کە ئێمە ئەموو چێژی لێبینین ئێمە ئێوە بەیەکەوە گوێبیستی گۆرانی فاتمۆچێ بین ئەگەر مەقامیشی کتابێ لە بینەکە خۆشتر دەبێت ئینشاءڵڵا بەڕێ
فتيمك كستايان مالك لاشينا بودي ناجي بهاير براد حبينا اي كير قردني بهاير براد حبينا يا فاتموياك خوشا يا قدراج بدبيني اي هايا وارد درتي يا جاني شيرين فاياتم جاني يا اخويا مرقدي نابيني برچمو اگریز کان غارتت کردم بزلو برچمو اگریز کان غارتت کردم دلكم بو بيشت خستني وشاهي زنقدانا تشكر واجب قريب مني بمرم بزخمي تو تشكر واجب قريب بمرم مني بزخمي تو بشرتي كفنا كم بدورني بشرتي كفنا كم بدورني بتاي
بەتای زولفی پەرێشاندم ئەمە نەما فتمویاکی خواقەزە بێلا بده بگرێ فتمویاکی خواقەزە بێلا بده بگرێ ئەی هایاوانێ چون سریان لێم شێوان ئەی هایاوانێ سەریان لە هەردووکمان شێوایان فاتم جان شن دايات ومان داياتم اي هيا واري شختي باي حرقاوتم اي شير قردني بابل توي كريدا دەم خۆش کاک ئەحسان جان دەستان خۆش بێت بەڕاستی ببورن هەندێک هەڵەی کێشەی تەکنیکیمانە بە زۆر چارەسەرە بێت هیوادارم توانین جوانترین بەنامە پێشکەش بکەین کاکیواش هاتوو هێدیێتی ئەگەر بێتە لای کارسەداری شەو دانیشت بێ بەڵام دیارە خۆی نەگۆڕیە بە زلی کوردی وەکو باسم کرد بەهۆی کێشەیەکەوە ئەمڕۆ من لە وەکالەتی کاکیوا بەنامەکە پێشکەشەکەم ڕێز و سڵاوی بە کاکەیوای ماندوونەناس کە ماوەیەکی زۆرە لێرەویش وەکو سەربازێکی ون خۆبەخشانە وەکو هونەرمەندێکی میلی خۆتان ماوەی ئەم چەند ساڵە ئەتوانم بڵم بە دیاریکراوی لە 2013ەوە بە تەواوی ئەبێ ئەم خەڵکی خۆشەویستی ئەم شارە و کوردستان باشەوە تێگەشتن هونەرمەندانی میلی شەو ڕۆژێن خسۆ سەریەک بۆ خۆشبەختیەوە ئەتوانم بڵم زۆربەی کایەکانی هونەر وەستاوە بەس هونەرمەندانی میلی بۆ یەک لەحزەش نەوەستاوان لێرە و لەوێ لە هەموو بۆ نەخۆشەکانە لەگەڵتانان بە هاوکات لە بۆنە ناخۆشەکانیشانە پشت و پەناتان بوون لە هەموو کەمپینەکانە بۆمە بەسەس بینێ ماراسۆنێکەیە کاژمێرنەوە لە دەواازە سیتیەوە لای مازیمۆڵەوە دەست پێکات ئەم ماراسۆنە داهاتەکەی بۆ نەخۆشانی شێرپەنجە و خەستەخانەی هیوایە هەمووان بەشدارە بین چێ پێخۆشە ئەتوانێت کاژمێرنەوە لە بەردەمی مازیمۆڵەوە لە دەواازە سیتیەوە دیارە دەست پێکەن لە مازیمۆڵەوە بەڕێکەون هەمومان بەشدارە بین لەو ماراسۆنە لە پێناوێکێ بتوانین ئێستا ئەمڕۆ ئەندامێکی ئێمە ئەندامێکی کۆمەڵی هونەری میلیەمە کە خاتونێکی زۆر بەڕێز و خۆشەویستە هونەرمەندێکی شانۆکارە لەم ماوەیە چەند شەوانی ڕەمەزان دڵیەوەی لە چەندین درامایە خۆش کردووە بەدەست ئەو نەخۆشیە بەڕاستی ئەتوانم بڵم نەفرەتیەوە ناڵێنێت کە پێوترە شێرپەنجە ئەوە تقریبان یەک مانگا نۆرەی دەرزەکەیەتی کە لە خەستەخانەیە تیاینی و یعنی ژیانی لە بینی مردن و ژیانەیە لەبەر یەک دەرزی لە تکاکەم لە سەرمایهدارەکان ئەوانەی کە دەوڵەمەن و ئەتوانن لەو دنیا بۆ خۆیان مسوەگەر بکەن هیچ نەبێ خێرە بکەن لە پێناوی خۆ مرۆڤایەتیە فرێ خەستەخانەی هیوا بکەون ینی بەڕاستی گونا حەو نەخۆشانە لە چاوەڕانی یەک دەرزیە ژیانیان بەڕێ بکەن و ئێمە هەر ئەمڕۆ لێرە کە لە ڕادیۆ من بەڕاستی بەداخەوەڵم دوو هونەرمەندمان کە یەکێک لەوانەوە تا کاک ئەحسان زیرەکە کە پێویستی بە چارەسەر و بە نەشتەرگەری بەڕاستی بۆ ژێکانی قورجیە کە ماوەیەکە دووچەریەوە بووە بەداخەوە ینی لە وڵاتیان نەبیمەی تەندروستی هەیە نا ئیمکانەتێک هەیە نا ئەم کوڕە باشە موچەیەکی وای هەیە کە بتوانێت هەر ئەسڵ پێشی بژی ینی بەڕاستی ئەم ژیانە بەم شێوەیە زۆر دژوار و سەختە نازانم چۆن هونەر ئەکرێ نازانم چۆن گۆرانی بۆ ترێکە ئەحسانجان و کاگەرجمەند هەورامی لێرە بوو بە هەمان شێوە زیاتر لە ساڵێکە بەهۆی نەخۆشیێکی زۆر کوشندە و درێژخایەنەوە ئەناڵێنێت لەگەڵ مەرگە بەرخۆدانەکە ینی تکایە هیچ نەبێت سیستەمی تەندروستی بگۆڕن هیچ نەبێ بچن بەهانای خەڵکەوە هیچ نەبێ خەستەخانەی هیوا نابێ بێ دەرزی و دەرمان بێ بەڕاستی خەڵک پێویستی بە چارەسەرانە هەیە کاک ئەحسانجان تۆ ئەوەی من ئاگادار بم بەم زوانە پێویستەکە بچیتەوە بۆ تاران وانە ئارە وەڵڵاهی من ماوەی 5 ساڵە خۆت ئاگادار بووی جارێکیانە لە کافتریاکەی
قاوەخانەی کولتوری زەردەژ وڵا دووسێ جار خۆ ئێستا باشم ماوەیەکە باش پڕاوام لێ دێت دکتۆرم کرد ئەڵێ ئەو تاڕی سەوتت لای خوار بووی ژیار بۆ باڵێن چی بۆ تاران لێ چارەسەری هەیە پێشەوە ژۆ بزەم لێرەش چەند بەڕێ عیلاجەوەی بەەوە خۆتان سێ-چوار کڕەت لە ڕێی چەندین کەسەوە ناردن وڵای کاک جەمالی حاجی عەلی ئەو پیاوە گەورەیە نارد بۆ خەستەخانەی بەڕێز کاک جەمالی حاجی عەلیەکەم کە خاوەنی کۆمپانیای سامسۆنە لە کوردستان کە ئەو پیاوە بەڕێزە ینی بۆ جارێکیان تێچوو ئەوەی گرتە ئەستۆی خۆی کە کاک ئیحسان چارەسەر بگەێت لە خەستخانەی فاروق بەڵام تا ئێستا و پێویستی بە چارەسەر هەیە ئەم دەنگانە دووبارە بوونەوەی نیەتکاکەم ینی ئێمە بێ هەممان بین بەهانەیەم کەسە خۆشەویستانەوە کە دووچاری ینی ئەم نەخۆشیانە بن بەڕاستی لە وڵاتەیە خۆتان نەزان هیچ زەخلێکت هەیە کاک ئیحسانجان تۆ ینی مەبەسم هیچ موچەیەشی وا باشت هەیە یەک موچەیەکم هەیە 300,000 وڵات 300,000 زۆر میم ئەگەر خەرجی نەکەی لانە بەش 1 ساڵ بکات پیا شتەکانەوە خۆی بڵێ 300,000 ئەم هونەرمەندە گەورە تابان لە وڵاتە پێشکەوتەکان هونەرمەندان یارمەتی نەخۆشەیە نەک خەڵک یارمەتی هونەرمەندان بە هونەرمەندان یارمەتی خەستەخانەکانی گەورەکانی شێرپەنجەیان هونەرمەندان یارمەتی حکوومەتیان زۆرجار بەس لێرە هونەرمەندان کە نەخۆشەکەونە ئەبێ نییە ئەبێ سەرکەی بە کۆشی هەموو دنیا بەس بێ بتوانین چارەسەرێکیان بۆگرین هیوادارم وڵات بەرەوباشی بڕات و ئینشاءڵڵا خەمەکان زۆرن کاکە حەمەدجان سەردەمیەوە نەبوو سەردەمی کۆن بەخوا سەردەمی کۆن کەس بۆ چارەسەر دانامە ئێستا چی بۆ خەستەخانەی ئەسڵی هەیە عادی هەیە خەستەخانەی ئەهلی زۆر باشە هی باشە و خراپتر هەیە ئەچی بۆ سەیدەوی دەرمام کڕ ئێڵەمە پاراسیتۆڵ دەڵێمە عادی ئەمە هەندی ئەمە سەینی ئەمە ئەمەریکیەک بۆ خاتری خواخەدا ئەمە ژیان چۆنەوە گوزارێ یعنی ژیان هیچ بەهایەکی نەما ئەچی بۆ خوێندنی مناڵەکەت لێرە بە نوعێگە خوێنە خراپ ئەمان باشترەوە بە گرانترە ئەمان مانگی بە 50 وەرەقە ئەمە مخەمە بەوازی بیم چینە لای گۆرانی بەخواجینا جەرگمان ڕەشەوێت بە زۆرە بەڵام من مەجبور مامەژەی پێم جارێکتر داوا لە سەرمایەدارە خۆشەویستەکانەکەمەوە داوا لە حکومەت ناکەم حکومەت باوەڕخانە لای کێ بێژم دەری دووری دڵ لای کێ بێژم لە حکومەت هەڵی چڵ ناکڕێت من پێتان دەڵێم یعنی ڕەشبینم لەوەی کە بتوانین بە حکومەت بڵێم چارەسەری کاک ئیحسان بکە بەس داوا لە سەرمایەدارە خۆشەویستەکانەکەم خاوەن کۆمپانیا گەورەکان تکایە کلتوریش بەشێکی دانەبراوە باوەڕتان هەبێ هونەرەکەی ئێمەش بەشێکی دانەبراوە لە ژیانی هەمووتان تکایە بەهانەی کاک ئیحسان و کاگە جوان هەورامی و هەموو نەخۆشانە بچن کە ئەبێ پێویستیان بە چارەسەرە دڵسۆزی خۆتان بنێنن لەم خەیرانانەیە وەکو هونەرمەندێک باسی کرد 300,000ەکە بەس بەشی بەحسەکانی ناکات لە مانگێکەکە هەیەی لەبەرەوە تکاتان لێکەم ئاگاتان لە هونەرمەندان بێت با بچینە لای گۆرانی کاک جوانڕۆ خاسەکە بوو چێ بوو بەسەر چۆن خاسەکەوێ لەو کە لە هەڵێنیشتووە خاسەکەوێ لەو کە لە هەڵێنیشتووە خاڵی ڕش و سووری بەجێت ڕشتووە خاڵی ڕش و سووری بەجێت ڕشتووە ڕاوچی هەموو لەو کەوە دەرکەوتووە ڕاوچی هەموو لەو کەوە دەرکەوتووە بۆچی دزە جەردەیەکەی کوشتووە بۆچی دزە جەردەیەکەی کوشتووە کێ هەکەسیە و لە ژیان خستووە کێ
هكسي أولى جيان خستوا مالو مروزي وركي بردوا مالو مروزي وركي بردوا باعث قتلاتي بسويتي باعث قتلاتي بسويتي جيني بصر بستي بسويتي جيني بصر بستي بسويتي چقان تاوەکو کەوت پێوە بێ داوی چقان تاوەکو کەوت پێوە بێ چاڵکە نەرخۆی پێوە دەبێ جێبەجێ چاڵکە نەرخۆی پێوە دەبێ جێبەجێ حقيقة كيف جوانيني حقيقة كيف جوانيني خاوني أو خاطك وهروا خاوني أو كيو كجاهر كوا أو خاصك وهركوا نظم نظامي كجوكي وهربوا نظم نظامي كجوكي وهربوا پەڕیجوان بکە لێی گەڕێبا باڵ و پەڕی جوان بکە گۆڕە بکە لەو کە لە بابان یەڕەفیقان بکە لەو کە لە بابان یەڕەفیقان بکە خاصكم لو كانوا كيما مشتواي خاصكم لو كانوا كيما مشتواي خالي رشوة سوري بجد رشواري
دەکەم وەی ئارەی ڕاوچی هەموو لەو کەوا دەرکەوتووە بۆچی دزات زەردەیە کێی کوشتووە خاوەنی ئەم خاسەکەوەش هەر دەڵێ خاوەنی ئەم خاسەکەوەش هەڵ دەڵێ ڕاوچی دەبێ لەو کەژ و کێواڵێ ڕاوچی دەبێ لەو کەژ و کێواڵێ بۆچی ئەویش بووەتە برا کوردەکان نایەڵن هەڵهێنێنە قسێ بۆ ژیان نایەڵن هەڵهێنێنە قسێ بۆ ژیان کاسەکەوێ لەو کەدا هەڵەنیشتووە کاسەکەوێ لەو کەدا هەڵەنیشتووە خاڵی ڕەش و سۆری بەجێت ڕشتووە خاڵی ڕەش و سۆری بەجێت ڕشتووە یاخوا بەخێر بیتەوە ئەوە لە مەجلیسی کوردەواری هەروەوە یاخوا بەخێر ببورن وشەیەکیم لێ تێکسی و لە هینەکانە بەخش کاکە هەمام ڕۆ نەشەی نییە ناڵەمە پارچێش کە لەوڵە پێویتم هەڵپەرچێ نییە بەسەر چاو بەس کوا نەش کوا یعنی حەزە لەو گۆرانی خۆشانە نییە حەزم لێتی بەزی تر کوا کاکە حەمەکەی جاران کاکە حەمەکەی جاران کوا داوم على التدريب حسب المنهج قوربان پەیوەندێک تەلەفۆنیمان لەگەڵایە هاوڕێ و بەڕێوەبەری پێجمان لە بەڕێوەری سۆشیال میدیامان لە هەولێری پایتەختەوە کاک ئەحمەد خۆشناوەتی سڵاو لێبێ کاک ئەحمەد جان سڵاو بۆ تۆی بەڕێز و خۆشەویست قوربانی تۆ مامە دیسپۆشی بەرنامە لێ دەکەم یاخ سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەم کاک بەڕاستی دەنگێکی تابڵەی خۆش یەکجارێک زار خۆشانی زۆر چێژبەخش دەنگی تاگەستان یاخ سەرکەوتوو بێت بەخوا دەنگی ئەوریشمیە ئەوریشمی تم نەروامنەوە ئەوە دەنگە ئەڵەی نییە ماشەڵڵا بەس یاخوا بێچاوێنی بێ بەس من هەموو جارە پێمەوە بەخوا شتێکی کوردەواریە ئەبێ ئیمانمە بەچاو پیسێ ئەمە نایەنەوە ئەگماش نازەم ئەگبرارەوە لەو دەنگە هەتا بە خۆی تەسیری لە ئەوریشمەکانی دەنگی کرد ئێستا حالیا دەستەکانتان خۆی بەڕاستی کاکە جوان ڕۆژ یعنی بێوێنێ یا خۆرەی چاک بێ بەس مامە دەدا جوانەکەم ئەو برای زەڕ لێ دەدا نازانم نایناتمەوە چێە قوربان جاوا بەڕێوەبەری پەیوەندەکانی رادیۆکەمان ئەمڕۆ ئامادە بووە لە بەرنامەکەی لە خۆشەویستی خۆی بۆ کاکە ئێحسان مەمنونیم کاکە کاگالانە بەڵە قوربان جار نەم ناچێەوە کاگالان گوتی زۆرە لێ نادەم وڵا قوربان جان بۆ کاکە ئێحسان ناتوانێت لێنێ چکە بەڕاستی و دەنگە کەس خۆی بۆ ناگیرێت ئامادە نەبێتەیە یاخوا لەشی چاک وێ ڕێز و خۆشەویستیم بۆ تەواوی میوانە بەڕێزەکانت دەستان خۆی سواز بۆ ئێمامە بورهان و کاکە ڕێبازیش کاک ئەحمەد جان پێمان ناخۆش بوو دیارە تۆش بەش هەڵمەتی یاکردن کەوتبووی ئەمڕۆ ئەمەی لێرەوە ئاگادارتان بکەمەوە کە هونەرمەندی گەورەی نێتەوەکەمان مامەسا حکمەتدینیش باوان شێوە ئەکاونتەکەی یاک کراوە تکایە نامە بۆ خەڵک زۆرە نێرێ ئاگادار بن من لە پەیجی ڕادیۆی گەڕانی شەو بڵاوم کردەوە کە مامەسای گەورەمان حکمەتدین یاک کراوە کاک ئەحمەد خۆشناوەتیش هاک کرابوو تنازان پەیجەکەی گەڕانتەوە یانە ئەکاونتەکەی سڵاو ڕێزمان ئەوەی خۆم هێنایەوە ئەوەی خۆمەرە وەڵام بەیانی هێنامەوە دەست خۆش سپاس بەخوا و ئەوانشکە و کاراناکەن کارێکی زۆر نەشیا و خێزەونە هیوادارم ڕابوەستن و کردەوە ناشرینەوە قوربانی تۆ با کاتتان نەگرم ڕێز و خۆشەویستی بۆ تاوی ئازی سپاسان دەکەم سپاس بۆ کاک ئەحمەد و خۆشەویستی خۆی بۆ کاکە ئالان و بۆ بەرنامەکەمان دنیای کۆمنتی جوان هاتووە بەڕاستی ئەبێ دوایی دانشم یەکەیەکە وەڵامی بەمە بۆی کاتی بەرنامەکە نەڕات و جۆبیستی زۆرترین گۆرانی خۆش بین بەدەنگی کاکە ئەحسان زیرەک بە تایبەتی یەکێک لەوانە کاک ئیسماعیل قەرەداغی هونەرمەندی دەنگخۆش لە قەرەداغەوە کە ئەڵە کاک ئەحسان و هونەرمەندانی کە پێویستیان بە ئەوکاریە لایەنی پەیوەنددار حەقوە ئەوڕێنێ باتەوە بۆ ئەوڕ لە گۆرانی بێژی بیانیەوە بە دەفتەر دۆلاریان بۆ سەر بکەن وڵی ئەو بۆیە ئەبێ بڵێن بۆ ئاوێک علامەتی سیبام دانی نازانین بۆچی میرا قەرەداغی خۆشەویست و هاوڕێ هەمیشەیمان هونەرمەندی دەنگخۆشەویش کاکە میرانجیان ئەڵە جان جان کاک ئەحسان ماشەڵڵا دەنگە نەرزێ ئەگە خۆی ماشەڵڵاکەی لەگەڵا بێ ئەیتر هیچ مشکلەمان نەبێ ماشەڵڵا هەزار ماشەڵڵا لەو دەنگە
من يا وزارة كودا بري كردك عادتي بعض الجانب حمد أمبر زوري كابا نكتة مثلا كدني خوش باو كرر لو دنيا يتر كابرا خو كاك حديثي لسه كاك سان روحي كاك سان كرملا شبه باوري بوه بك شاي بيس من دنيا شاي بيس أو كرجي عليك بخوي جورا هي من شهر باخي الله صار كاك أحمد خوش نواتي كاك من جان الله صار له مجلس شاو ما جاكم سباس صلاة كاك أحمد خوش نواتي شنو لا قرأي لسيل الخبران نشوف لا زيرك بوي خلق بزانه أو قشت خوشاني كاغحساني كا بهنري ملي أو بيني من هنري ملي وغوراني ملي غوراني شاد غوراني جوانترين غوراني أساسين لا شاكر شيء هنرمند إنما حسن زيرك ودا خمر أمريكي منش أمريكي تار بقدرك من الخدمة فيه نو الأمر خوار رحمن بيبكى بلام هر بس يوم غوراني تياب خينك أربع قرآن محتلي بو يوم يا عارم بوجهنا يا محتلي بو يوم لي وعلى بوجهنا يا فريق بير ميدا هذا شيء بني عريه ينا لا يا مي وبيرك يا وريد يا خيو وبيك يا وريد يا خيو تحيا لو رضي خيالنا ومن شياكني وشايا ويانا يا ريك يوم اليم بيانا يا ريك يوم يرجي ويانا شاولت يا راس احراشينا كل مدقوي عريانا وفرياجينا وقمن ديام كافر ما بينا شون صيصني باقي حاشينا ورقاري عاوي بيهم خن شيرني داز ضايع
من باجي راني یا خۆ دەمە خۆش بێ من و کاکە حەمە تازە خەریک بوویتە بەرەو ئاوا ئەڕۆشتین بەرەو چی بەرەو دەریای ئارامی و نزیکە بیتەوە یا خۆ دەستان خۆش بە کاکە جوان ڕۆژان کاگالانجان خۆشەویستان کۆمنتێکی زۆرمان بۆ هاتووە و من جایتر پێتان ڕاگەینەوە بەرنامەکەی ئەمڕۆ بەرنامەی هونەرستان بەرنامەی پێشکەشکاری بەتوانە و خۆبەخشی ڕادیۆی میلی گەڕان کاکی و عێراقیە کە ئەمڕۆ من لەبری ئەو بەرنامەکە پێشکەش دەکەم هیوای سەرکەوتنی بۆ خوازم کە بەڕاستی ماندوونە ناسانە لێرە هەموو کارمەندانەی کە لێرە جارێکتر دووپاتێکەمەوە لێرە و لێ زۆر شتەبیستینەوە قایمەیەکێ و یانزەیان شوێنێک نازانم تەبەنی کرد و دەی و ئەوانی کە پێیان ناکرێ ئەوانی کە وەکو ئێمەیان پێ ناکرێ ئاەنە ژێرمان بۆشکەن و قسە و قسەڵۆکمان دواخەن ئێمە لە هیچ شوێنێک لە هیچ قایمەیەکە لای هیچ بەشەرێک لای هیچ کەسێ لای هیچ لایەنێ تەحەداکەین جایتر یعنی هیچ بووچە و هیچ هاوکاری هیچ شتێکمان نییە تەنها و تەنها ئەمە ڕادیۆیەکی ئەهلی سربەخۆیە لەشکرێک خەڵکی مرۆیی ئەی با بەڕێوە ئەو خەڵکە ماندوونە ناسانە کە لێرە ئەیان بینن بەبێ بەرامبەر هەمووی چی هونەرمەندێک لێرەوە هاتبێت لە هەر شار و شارۆچکێکەوە هاتبێت ئەم ستۆدیۆوە بەبێ بەرامبەر هاتووە خزمەتی ئێوەی کردو بۆی ساتێکی خۆشیان پێبەخشێ بۆ ژەنێرەکان مۆنتێرەکان کارمەندەکان وێنەگرەکان ئەمڕۆ سوپاسی زۆ بێپایانە ماڕاستەی کاکە ڕێباز و کەوە کۆمەنتێرێکی زۆر سەرکەوت و کاک گۆران هەورامی گۆرانی شۆخان کاکی عێراقی کاکاو بەشخەلیل کاک گۆران هەورامی بۆ ئەم میوانە خۆشەویستانم کاک سەدا جەلال و کاکە حەمەی ڕعنا کەسایەتی دیار و جوانی کولتورپارێز و هونەردۆست و خۆشەویستی هەمومان و چەندین پێشانگای دایمی کە هەیە کە ئێستا پێشانگە دایمیەکانی ئەم پیاوە کە بە وێنەکانی ڕازاوەتەوە لە سەرەتای ڕۆشنبیری سەرا ئامادەی هەموو کات خۆشەویستان ئەبێ سوپاسی کۆمپانیە ئاوی سلێمانی بکەم باوەڕتانە بێ چۆن ئێستا ساونایی کە تیای دانیشتوین هیچ سەرمایهداری هەستی ناژوڵێ بەس فێنکمان کاتەوە ئەوان سوپاسیانەکەین کە بۆ هەتا ئێمە لە کێشەی هەتا ئەم ڕادیۆ هەبێ ئاوی سەر ڕزگار کرد کە بەڕادێکیان بۆ نادین و مانگانەش هەموو مانگێک بەشە ئاوی ئەم ڕادیۆ کارمەندەکانە نێرن کە مای ڕێز و پێزانینمانێ بۆ ئاوی سلێمانی کاستیان بۆ کردووە کۆمەڵە خەڵک لێرەیە و پێویستی بۆیە کە ئاوری لێ برێتەوە کاکە جەزا جەمالی خۆشەویست کە لە تاراوگەوە کەسێکی دڵسۆز و نیشتیمان پەرۆر و هاوڕێبازمە ئەو کاکە جەزا خۆشەویستی کە ئەویش زۆر حەزی لە هونەرە و بە تایبەتی شمشاڵ کاکە جوانڕە کاکە جەزا ئەڵێ دەستان خۆش بێت سڵاو و ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ میوانە خۆشەویستەکە ئازیزەکان چاویەک بێ چامازەکە سوپاس کاکە جەزا گیان سوپاس بۆ تۆ خاتوبانە عیرفان پێشکەشکاری سەرکەوتووی ئەم بەرنامانەی ڕادیۆی میلی گەڕیان هاوکات چەپکەگوڵی نادۆ ڕێز و سڵاوی هەیە و دەستخۆشیمان لێکات سوپاس یەکەم ئیدریسکانی هەرمەیی ئەڵە تەمەند درێژ بن زۆر سوپاس کاک میران خەراغیەوە هەر لەسەر خەتە بە کۆمنتە جوانەکانی کاکە توانە قادری خۆشەویست هاوڕێی هەمیشەیی هەموو بەرنامەکانمان ئەڵێ سڵاو ڕێزمەیە بۆتان زۆر سوپاس دەکەم کاکە توانە گیان خۆت جێگەی ڕێز و خۆشەویستی کاگەستانجان ژیان نەچوێنە لای گەرمیان خۆ نێڵین ساحەت بکەین ئەچینە لای قەتار و خاوکارەکە کاکە جوانڕۆژیان ساديشين بلغاي وهراي اماوا جاغولانا سركشان بمرين
جاتو يا رياي صحراء وياي راي 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 نشتن وبرق هوايا منصر بمرم كيزا يا مناجات روي 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 عزيزا هردنا يا وهاشتان فرور صحراء باب مرين قرمس يروشتان فلق روي روي أمن 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 يا نمي روي وكم من بمرم داخل دوسم تنامري واي 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 نوروزا صوزا باب مدينة واي بايكاوان فلق روي واي 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 أمن 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 يا نمي يا واي روي بامن بمرم داخل دوسم تنامري واي روي واي روي لبيدا واي لبيدا يا كل ضرب ودوايا نابيا لبيدا واي لبيدا يا كل ضرب من بوت ونافيا ضليد البار دارين بكرة الامداد دايوبا بيا ضليد البار دارين بكرة الامداد دايوبا بيا
نورانی دکرم دهات وکراسی سمسایم لچوم دی های لچوم دی تیران بلبل لچوم دی هستیکم گر لبانی یار بو رابر شویدی هستیکم گر لبانی یار بو رابر شویدی بارك وظلم خياو دجني قربانا تابيات مالي بابد بوشواياو لبيدا واي لبيدا يان كدلي من بواتونا بياو لبيدا واي لبيدا يان كدلي من بواتونا بياو دلي ذبار دارين بياو دن دایو بابیم دلی دزبار داریم با کرالیم دن دایو بابیم كدك تقدين خوار فرض كنفاني كوشاو بباريزة احمد نبي والله بوهدنا مهم بمراد ريكي حوشاو شوي خمارون الجيل بوشينا بيبيني برباذو طعم الشايبك من درب شرياني شيريان الله يا ربي مريدنا بيني ثمن الرواية تاوض ثمن روي داخي قراوانم تاوض ثمن روي داخي قراوانم شوانم بريكرد اي خواجان خوشم نظالم امانا اغبابنا
عمرم هەروایە بەسەر چوو هەروازوو بەسەر چوو والێم ئاوا بوو هەروازوو بەسەر چوو والێم ئاوا بوو باگە هاتم لەڵ بم وەکو خەوا بوو ئامان چنا مهرگوانه و مهرگینه کبراتشنا هڵێ چۆیە من هەڵشۆم زۆر پێ خۆشە بەدین و بەویژدایان لە پشتی قڵاو دێزێ خزمی نامام کەنەوە ماگەنە شێت بووم بانی ماڕۆیە وەختە شێتوە وەحشیە بووم گوارە لاجوەسێ گۆیە چاوی خومار و نێرگێڵ بۆچی نایە بیبینێ پڕبادڵ تامەشای بکەم دەربچێگانی شیرین ئەڵڵا یا ڕەبی مەرگێت نابینێ عمرم چاوم دکتر دردم چارکایا بینو سبولای قاضی بڵێ ئەو گوڵا مارەکە وەی 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 ئەو کچە مارەکە ساقی مازبوی و پیاڵی فێڕکێن چاوی گێڕا بۆڵە عەشقی قێڕکێن ئەمە دکتۆر عەمرم چاوم دکتۆر ئەمە دکتۆر عەمرم چاوم دکتۆر دەردم چارەکەیە بێنووسە بۆ لای قاضی بڵێ ئەو شامارەکە منی مردم ئەو گوڵا مارەکە یاخوا بەخێر بێنەوە هەمووتان زۆر داوای لێ نەکەم کە ئەزانم دەنگیشە وەکو پێم وتن ئێستا نەخۆشە قورجی زۆر هیلاکمان کردی داوای لێ نەکەم بەڵام وەڵی کە گۆرانیی حەسەن هەڵی ڕادەشەشە بۆی دووەم و سێم یعنی ئەوە خۆی یەک گەشتەیە بە دوایەکە ئەومان دەنەوە بەڵام خۆشەویستان لەبەرەوەی لە کۆتایی بەنامە نزیکە بینەوە بەخوا بە یەک بەرنامە و بە 10 و بە 50 و بە 100 بەرنامە لەگەڵ کاک حەسەنە تەواو نابین چکەوەی کە من لێم بینیوە لەگەڵم برا خۆشەویستانە کاک سەدارەوە نەزانن لە شەوی هەڵدا و لە چەندین بەرنامەی ترە لە سنتەری سەرا بە 2 سعات هێشتاوە کووا بۆ هیچمان نەوتی بێت چکە زۆر ماوە ئینشەڵا لە بەرنامەی داهاتوو بەرنامەی ترە بە یەکەوە هەوڵین بە ئامێری کەمان و چەند ئامێری تریشەوە ئەمڕۆ کۆمەڵێ کێشەمان تووشە بوو کە لە ویستی خۆمانە نەبوو بەڵام هەر سوپاس بەخوا بەرنامەیەکی زۆر جوان دەرچوو بە هاوکاری دوو ژەنێری زۆر بەتوانە کاگەلان ڕەفیق و کاکە جوانڕۆ و بە میوانداری دوو میوانی زۆر ئەزیز و خۆشەویستی جوانی ئەم شارە و کوردستان کاک سەداد جەلال و کاکە حەمەد ڕەعناوە مەجززیرەک هەر لێوە یەک دنیا گوڵ و دڵی نادووە لە کەلارەوە وە کاک جەزا جەمالە دەستان خۆش بێت مامە جەزاجان هەر کەس سوولانێکیش ئەم رادیۆی دامەزران بێ بەخوا کە زەی نەمەزران و یاخۆ یارمەتی ئەم رادیۆی بعد من دەستخۆشی لێکم وڵی نەکەس یارمەتیەوی نەکەسش دایمەزرانەوە هەریەم هوەرمەندە میرانە ماڵی خۆیانە ماڵی هەمووانە رادیۆی میلی گەڕیان ماڵی هەمووانە ماڵی کەس نییە مزەفەر
کاک مزەفەر ئەڵە سڵاوتان لێ بێت و مادوونە من بەڕاستی جێگەی دەستخۆشی لێکردن سوپاس دەکەم کاک سامان کەریمەوە هەر لەو کاتەوەڵە ئەوی ژەڵە بەخێر بنەومتان خۆشەویستانم ئەمڕۆ بەرنامێکی جوانمان پێشکەش کرد بەڵام دیارە لەگەڵ دوایین دیارە برادران و خۆشەویستان پیان وایە گۆرانێکی شاد بڵێ کاگەستان لە شادی شەهر سەرکەوتووە من نەزانم پێم خۆشە گۆرانێکی هونەرمەندی کۆچکرد و خادری مامەندی یادی بەخێر لە داخی تۆ سەراپاڕۆ لەگەڵ دیارەکەی کاکە سامان زیرەکە وێڕێ سپاس و پێزانی زۆرم بۆ سەر جەماوکارانی ڕادیۆی میلیگەڕیان سەر جەمە خۆشەویستانی کۆمێتی جوانیان نووسی بوو بەتایبەت برای بەڕێزم کاکە ڕێباز پایاق و کاک گۆران هەورامی کاک گوران هەورامی و هەموو کاکەکان کاکاو بەش و خۆشەویستانی کە هاوکارمان بوون لە بەرنامەی ئەمڕۆیە و هەردوو ژەنێری بەتوانە کاگالان و کاک جوانڕۆ و میوانە خۆشەویستەکانم من هیچم نەماوە تەناوانم بێ سوپاسیەوە بکەم زۆر سوپاسانەکەم سپاسی هەموو برادرانەکەم سپاسی و خۆشەویستانەکەم کە لە پێیجەکەی لەگەڵمانە بوون سپاسی ئەحمە خۆشناوەتیەکەم لەولێر کاک محەممەد تارق و هاوکاران هەمویان سبینێ تکایە لە پێناوی نەخۆشانی شێرپەنجەیە بەشداری بکەن لەو ماراسۆنەی کە لە کاتژمێرنەوە لە دەروازە سیتیەوە دەست پێکا دەست پێکەکەی کە داهاتەکەی بۆ نەخۆشانی شێرپەنجە و خەستەخانەی هیوایە کاک حەسەنجان تۆی چ دەمەوە پێشکەش بۆ ڕادیۆ گەڕیان گلەیە ڕەخنەیە پێشنیارێک بەس خۆشی جەناتمانەیە و ئەو خۆشەویستانە لە دوی ئەو کاک سەردار کاک ڕێباز و کاکە بورهان و کاک گۆرانی مسەوەڕ و کاکە گۆرانی مسەوەڕ و پێمان خۆش بوو کاگیواش لێرەش کاگیوا زۆر خۆشەویستیمەیە بۆی کە ئەمڕۆ دیار بوو خۆی ئامادەن تەمان درێژ بێ هەموو لایەک ئینشەڵڵا ئەم ڕادیۆ هیوادارم زیاتر پەرەی پێ بدەن و بۆ خزمەتکردنی کولتور و هونەری گەلەکەمان ئینشەڵڵا دەستخۆشی لە جەنابیش دەکەن کاکە زۆر سوپاس بۆ کاکە جوانڕۆی خۆشەویست و کاکە ئالانی ئەزیز ئەو دوانە تەقدیرن سپاسی تۆی بەڕێز دەکەم ئامادەبوون ئەوەی تر سوودەکانی جوان کرد یەک وتەی ئەخیری تر کۆتایی پێێنم تۆ زۆر بەوە فایل و کەسانی کە سپاسی هونەرمەندەکانەکەی تەبان کاژۆڕۆ ناخەشی نییە زۆرێک لە گۆران بێژەکان زۆر جارکە تەواو بن هیچ جارێک سپاسی مۆسیقی ناگەن نازان نەگەر مۆسیقی نەبێ بەهی شێوێک ئەوان هەموو جوانەکانی گۆرانەکان دایمە لە مۆسیقیەکە خەول و مامۆستا حامیدی خۆشەویستیش لێرە بەشدار بێ دیارێ بۆنی مامۆستا حامیدیش دیارە ئیلتیزامێکی بوو بۆ جارێک تر ئینشەڵا ئەو قەرزەمان لای مامۆستا حامید ئەو قەرزە لای کاتێکی خۆش لە بەرنامەی هونەرستان هەموو ژیانتان پڕ بێ لە هونەر و خۆشی لەگەڵ دیارەکەی کاک ئەحسان زیرە کۆتایی بە بەرنامەی ڕۆمانێنی هیوادارم ڕۆژەکانتان پڕ خۆشی و شادی ئەی بەسەر باشە فەرموو داخی تو سر بارد دپوشم لداخی تو سر بارد دپوشم همو داخل وكوبا ديدنوشم لا عشقي چاوي غدار عزيزم لا عشقي چاوي غدار عزيزم وكوزام در حميد شدون بوشم وكوزام در حميد شدون بوشم
دنيا دب محل كالشودة هل بردك ذني مجل سر كالشودة هل بردك ذني مجل سر شون مرضى كشه شوي تاريخ ورقي شون مرضى كشه برشد بين الصرشان يدور بشه لا غمزي ليوان ما تشك ماندري لا غمزي ليوان ما تشك ماندري وبزاننا نقبودات بدرويشه وبزاننا نقبودات بدرويشه لداخيتو سرا رجل قشم همو داخل وكوبا ليدنوشم لا عشقي شاوي غدار عزيزم وكوزام در همیشه دل نقشم وكوزام در همیشه دل نقشم فجي بقي زادا للسما الكندي فجي بقي زادا تو قبري مردو فشكلي لادا وليلوني وليلانا جرد بين مشي من بابي تو عالم ويرانا عالم ويرانا سليمان كندي ومدب ما شومدا وعيشي شاومد لو بردا زردا لو بردا زردا هو ليلو لي هو ليلاوا كردستان فوشا بابرويناوا كردستان فوشا بابرويناوا سرور آخي ضلانا يا عارض كفتك اشتي سرور آخي ضلانا يا عارض كفتك اشتي درم بروني اشتما درم بروني اشتما
کەماڵە بەردی کوردانە هەوارگەی باو بە پیران بەشێکە لە بەشتێ هەوارگەی باو بە پیران ئەرێ بەشێکە لە بەشتێ ئای بەهارمێ بەهارمێ دەدەچمەرمێ بۆ دێنم لە تاران تەورێزایە کراسێک دێمە بۆ دێنم بە خایریە بە زۆری دێمە لە بابە دێڕسێنێ لەکەوشێ هەرزانە بۆ چاوێک دێ بێوران و قارە ڕەشێ ئەی دەڵم لە بۆ داخوازی سادمە لای بنەرمە بێشێ لە بەرێ بابەت ناوێرمێ کاکە دڵی لێم دێشێ لە بەدێ بەقتی خۆم حاڵیم سەری بۆ تێ دەکێشێ ئاگە بەهارمێ بەحەرێمێ جادەچمەرمێ بۆ دێنم لە تاران دەورێزان کراسی دێمە بۆ دێنم بە فایلیە بە زۆری دێمە لە بابە دەسێنێ لە گۆرانی و ئاواز و مۆسیقای فۆلکلۆری کوردی بگری ئەوە گوێ لە ڕادیۆی گەڕیان بگرە